پێشمانە بن بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکان. پامنێرمان فاروق عومەر لە زاخۆ لەگەڵمانە بێت، ئومێد چۆمانی لە شاری هەولێر، هاوکار یاسین لە سلێمانی. سەرەتاژە چیرە لای فاروق عومەر لە زاخۆ. فاروق بەیانیت باش و زانیاریەکان لە زاخۆ چییە بۆ بینەران بخەیتەوە؟ باز پیدا همی بینران باشه دیاره شب دیل دنجمر 11:30 شب انجام وارگران اتومبیل کا بیکازو جماره هولر جور تاکسی کردستان سر ریا سرکی از زاخو 2 کیل همبری زانکویا زاخو انجام دا 4 کس بریندار بون که 2 جوان گنج و خلک هولر بون و 2 اندنجی حالاتین با کردستان بون و دم دستجوی نخوشخانات انگاویان هاتنه و گواستن و مینا استاف انارتی لزاخوشی مسئله دانا نخوشخانه که روش نزیک به روشوان هایدار بون دیاره هر دو گنجن هولر هنه که برینوان گرانتر بو لگوری گوتنا شوفر تاکسی جیج بر نبونا رنماین هات نوچون لسروی جاده و کارکرند جاده دا راست کتنه ده چالکی ده و جبر طاریاتی و شبیجی نکارینه بزانن که پیچ لپیشیا وان هنم دیسان پرورده آزا خورات بهینتون که بو خواندن درجه دام به خواندن دنا با کتابخانه آزا خوران افدالاتی ده که به زمان انگلیزی ده تا خواندن شپوله یکی بو پینجه او قطابین که لکتابخانه انگلیزی ده خوینن و به مرجه که ده تحقیق نازانستی ده در وچن دکارن داخوازی پیشکشی و کتابخانه بکن جپولا یکی بو پنجه به ویرنگی کو لپولا یکی 3 کرسی والا هنه و لپولا 3 جی 12 کرسی و لپولا 4 جی 12 کرسی و لپولا 5 جی 7 کرسی و اف یک جی حتی 13 مهی به بردام بم دخوازم بحثا یکی جی بکم ایرو 4م روزه کو و بونو هات نگرتنا دری خابور ابراهیم خلیل بویا مجاره که هری سرکی دنا واسمر قضا خود بگیرج سر است هرما کردستان و علاقه داجی بریار بود دوان دو روزن بوری در روزانه دمجمر 7 اسپیده حتی که 6 ایواری دری خابور بری اولاتیان دا بیت بکرن لبتنی یک روز اف یک بردام بو و دوی داجی پشتی نیرو چون جبوی ترکیه هات راگرتم لبتنی هاتن ج ترکیه برای هرما کردستان هات بو بکرن و حتی دمجمر دوی شویجی هجمارک اولاتیان تایبتین هرما کردستان هات نه در باز کردن و لگوری گوتنا وانا دنابرا جزیره و نسیبین دا مابون آسی بودم 3 روزا بوندنا با اتومبیل خودم بوم ددم کی دا کو آن اماجر پیدا کرد سرداریان جندرمتر کشی دگلوان خراب و دیسم جبر کو ربوان ندهات دانه هات نو چونش قد خبونه دکاریم پیدوین خوین جیان جی دابین بکن لی حتی 2 شب جی هاتن بردام بو دن هادا جی نایزانین آیا لگوری سیستمی که هاتی را گاندن دم شمیر 7 بوشش دیسای ببکرین یا نه چون جبر کو لگوری اوزانیرین دست مکندی دن هادا جی هات نو چون لجزیره قد خیر بەڵێ فاروق عومەر پامنێرمان لە زاخۆ سپاس بۆ زانیاریەکانم. ئەچینە لای ئومێد چۆمانی لە هەولێر، ئومێد سڵاوت لێبێ و زانیاریەکان لە شاری هەولێر بۆ بینەران ئاماژە پێ بکەن. بەڵێ سارا سڵاو لە تۆ لە بینەرانی هێنارتی دیارە ئەمڕۆ 10 ئەیلوول لە ڕۆژی زیانی نەهێشتنی خۆکوشتنە دیارە لە هەرێمی کوردستان لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بێ ئاگا لە ڕۆژە تا ئێستا هیچ ئامادەکاری سمینارێک بۆ ئەم ڕۆژە نیە لە کاتێکدا ئێمە لەم ساڵدا زیاتر گوێ بیستیەوە دەبین کە هاوڵاتیان ڕوو لە خۆکوشتن دەکەن و دواترینیشیان کە 2 ڕۆژ بەر لە ئێستا نەقیب فەریق غازی ئەتروشی بەرپرسی پێشووی سەربازی دادگای هەرێم کە دوێنێ بەڕێبەری ئاسایشی هەولێر ڕاییان کە خۆی کوشتووە ئەمە لەلایەک لەلایەکی دیکە ئەمڕۆ کاتژمێردا چالاکێک لە کەمپی کەورگۆسک لە ناو منداڵە ئاوارەکانی کوردانی ڕۆژئاوا لەلایەن ڕێکخراوەکەوە ساز دەکرێت لەلایەکی دیکە دوای ئەوەی دوێنێ یانەی هەولێر گرێبەستی لەگەڵ 2 یاریزانی پیشەگەری سووری ئیمزاکرد بڕیارە ئەمڕۆ وەک خۆئامادەکردن بۆ یاریەکانی خولی نایەبی عراقی کەوا بڕیارە یاریەکانی لە 15 و 16 ئەم مانگە ئەنجام بدرێت یاریەکی دۆستانە لەگەڵ یانەی نەفتی جنوب ئەنجام بدات بەڵێ ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ شاری هەولێر بوو سارە بەڵێ ئومێد چۆمانی پامنێرمان لە شاری هەولێر سپاس بۆ زانیاریەکانم. ئەچینە لای هاوکار یاسین لە شاری سلێمانی هاوکار بەیانیت باش و زانیاریەکانی سلێمانی چییە؟ بەڵێ بەیانیتان باش وەگەگادارن لە هەفتەی ڕابردوو دروست لە پێنجشەمەی ڕابردوو سەرۆکی زانکۆی جیهان لە یەکێک لە بەرنامەکانی کەناڵی NRTدا دەست دە کارگەشانەی خۆی ڕاگەیان بەهۆی ئەوەی کە
لە نێو هەشتا خوێندکاری فەسڵکراوە لەو زانکۆیە وەزیری خوێندی باڵا بە بنووسراوێک داوای کردو تەنها یەک خوێندکار وەربگیرێتەوە. ئەمڕۆ لیژنەیەک لە پەرلەمانی کوردستان دروست کراوە سەردانی ئەو زانکۆیە دەکەن بۆ بە دوواداچوونی هۆکاری دەست لە کارکێشانەوە دیارە و لیژنەیە خۆیان قسەیان کردووە پێیان وایە هۆکاری دەست لە کارکێشانەکەی ڕاگەنراوە هێشتا ڕوون نییە لایەنیان بە وتەی ئەوان ڕاستەقینە نیە دەگەڕن بە دوای هۆکاری ڕاستەقینەوەی دەست لە کارکێشانەکەیە کە قبوڵیش کراوە دەست لە کارکێشانەکەی. بەڵێ لە ڕووی چالاکیەکانی سلێمانیەوە پاشەوەی چەند ڕۆژی ڕابردوو شەپۆلێکی بارانبارین شاری سلێمانی و هەرێمی کوردستانی گرتەوە کە جوتیاران مەترسی ئەویان هەبوو کە ئەو گەنمەیلیان وەرگیراوە لە سایلۆکان بۆ هۆی لە سنتەری شاری سلێمانی سایلۆنیە گەنمەکە لەسەر زەوی ڕۆ دەکرێت و کۆ دەکرێتەوە زیانێکی زۆر بە و بڕەگەنمە کۆکراوەیە گەیشت بوو جوتیاران مەترسیەوان لێ دروست بوو کە پاریان نادرێتێ بەڵام ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی جوتیاران دڵنیا کردەوە لەوەی کە هەم پاریان ناخۆتێ هەموو ئەو جوتیارانی کە گەنمەکان لێ وەرگیراوە وەستیان بۆ کراوە پاریان پێ دەدرێت و ئەوە حکومەت لێی بەرپرسە لە ڕووی چالاکیە ژینگەیەکانەوە بەهۆی ڕۆژی پاراستی ژینگەوە ئەمڕۆ سبێش کۆمەڵێک چالاکی لە شاری سلێمانی هەیە. سەرەتا کاتژمێر 4 لە پارکی ئازادی ڕێکخراوی هونەر هەڵدەسێ بە پاکردنەوەی بەشێکی ناو پارکی ئازادی و ئەو خۆڵ و خاشاگەی کۆش دەکرێتەوە دواتر لە پرۆژەیەکی هونەری لە بەناوی کورسیەوە کە پەیکەری کورسی بەکار دێنرێتەوە کە ئەو پەیکەرەش هەر لە ناو پارکی ئازادی دادەنرێت. هەر کاتژمێر 4 سنتەری چالاکی گەنجان لە سلێمانی خۆپیشاندانێک بۆ پاراستی ژینگە ساز دەکات. خۆپیشاندانەکە بە ناونیشانی خۆپیشاندان بە گۆڵ تیایدا کۆمەڵێک لە گەنجان و داواش لە هاوڵاتیان دەکەن بەشداری بکەن خۆپیشاندانێک ساز دەکەن خۆپیشاندانی چێنانە و دروشمانی کە بەرزیشی دەکەنەوە بڕاروە دروشمە ژینگەکان بێ بۆ پاراستن و پاگراگرتنی ژینگە. دیارەمێ باسیۆشکەم کە سپەی ئێوارە کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان و هونەرمەدان و چالاکوانانی بواری کۆمەلگای مەدەنی لە بەردەم باخی گشتی ئەوانیش بە هەمان شێوە هەم گردبوونەوەیەک ساز دەکەن دواتر هەڵمەتێکی پاکردنەوە ساز دەکەن و بانگێشتی هەموو هونەرمەندان و ڕۆژنامەنووسان و چالاکوانانی کۆمەلگای مەدەنیش کراوە کە لە پێناو پاراستنی ژینگە دەکرێت هەمووان بەشدار بن بچنە ئەوێ و لەو هەڵمەتەدا بەشدار بن واتە ئێوەش هەردووتان سارا و شۆیان دەتوانن لەو هەڵمەتەدا بەشدار بن لە پێناو پاگراگرتنی شاری سلێمانیدا و ژینگەی سلێمانی. بەڵێ خۆشحاڵیەوە کە لە سلێمانی دەگوزارێت. بەڵێ هاوکار یاسین پەیامنێرمان لە سلێمانی سوپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ خۆشەویستان ئەچینە وچانێک و دواترم هاوکارم شوان با شێوەزاری کرمانجی هەواڵەکانتان پێشکەشەکە.